لآزایەتی ئەم سەیدنا ئیبراهیمەوە ئەم چیرۆکە هەست پێەکەین بە تاقی تەنیا خۆی بووە. سەیریکەن براینە بە تاقی تەنیا ئینسانێک بڕواتە بتخانەیەکەوە بزانێ ئەم بتانە خەڵک لە لای پیرۆزن، خەڵک ئەی پەرستن، خواردنیان بۆ ئەبەن، قوربانیان لە بەردەما سەرە بڕن، عیبادەتیانەکەن، ئەوەندە بەلایەنەوە پیرۆزە. بەڵام سەیدنا ئیبراهیم بە تاقی تەنیاشە ئەڕائیان شکێنێ، حسابیشی حتمەن بۆ ئەوە کردووە کە ئەم خەڵکی خاوەن بتانە ئەگەر یەکی بۆ کزێکیشی پێچێشن حتمەن ئەیکوژن. بەڵام ئازایەتی سەیدنا ئیبراهیم لەوەیە دەرەکەوێت. هەروەها لەو جورئەتی ئەدەبی قسەکردنەیە کە دەینە سەر چیرۆکەکان کە فەرقی نییە لەگەڵ ئوسلوبی سەیدنا موسا. چۆن سەیدنا موسا فرعون کە پێڵەوە ئینی لەئەظنوکە یا موسا مەسحوورا، ئەویش یەکسەر جوابی دەداتەوە بەبێ سەڵکردنەوە وئینی لەئەظنوکە یا فرعون مەثبورا، یعنی بێ عەقڵ و گەمژە و یان فەوتا و چارەنووسی ڕەش.